بینەرانی قەدرگرانی کوردستان 24 ئەم کاتتان باش ساڵێک زێدەترە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە کۆتا هاتوە تاوەکو ئێستا کابینەی دێمی حکوومەت هەرێمی کوردستان پێک نەهێنراوە. دوهەمین هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش ماوەی زیاتر لە هەیڤێکە بە کۆتا هاتووە، ئێستا لە سەروبەندی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقین. دواکەوتنی پێکهێنانی کابینەی دێم و تاوتوێکردن و گەنگەشەکردنی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدکانی ئەندامی کۆمیتەی ناوەندی و هاوکات بەرپرسی بەشی دیراسات و پێگەیاندن لە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان دەکەین بە ئامادەبوونی ژمارەیەک لە گەنجی کۆمەلگەی کوردستان و ئەم نیشتیمانە. ئێوە زۆر بەخێر بێن مامۆستا جان، جەنابیش زۆر بەخێر بێ کە تەشریفت هێنا. با لەو پرسیارە دەست پێ بکەم لەبەرەوەی خەڵک دەوێت زۆر بەڕوونی بزانێ بۆچی کابینەی دێم تاوەکو ئێستا پێک نەهێنراوە. کەرەمکە بە ناوی خودای بەخشندە و میهرەبان. سڵاو لە بینەرانی ئازیز، سڵاو لە جەنابی، سڵاو لە بەڕێزت، ژیت، سڵاو لەو گەنج و لاوە ئازیز و خۆشەویستانم. سپاس. جێگەی نیگەرانیە کە ساڵێک زیاترە هەڵبژاردن لە کوردستان ئەنجام درراوە، هۆکارەکەشی زۆر ڕوون و ئاشکرایە کە تا ئێستا لە بەرچی نەمانتوانێ کابینەی دەیەمی پێم خۆشە بەڕوونی بە خەڵک بڵێ مامۆستا ئەحمەد. لە دوای پەسەندکردنی دەرەنجامی هەڵبژاردننی کوردستان، بەڵێ، پارتی چ بە سەردان چ بە پەیوەندیکردنی ڕاستەوخۆ لەگەڵ هەموو ئەو لایەنانە قسەی کرد، داوای لێکردن کە بێنە ناو حکوومەت ئەوانەی کە استحقاقی ئینتیخابیان بەدەستێنا. بەڵێ، و بە تایبەتیش لەگەڵ برایانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵێ، لە سەرەتا لایەنەکانی تر بڕیاریاندا کە نێن نەپێش بۆ پێکهێنانی، بەڵێ بمنە ئۆپۆزیسیۆن، هەولی جددیش درا، بەڵام دیار بوو ئەوە بڕیار و ئەوە بیر و ڕای خۆیان بوو. برایانی یەکێتی کە براوەی دووەمن لە کوردستان، بەڵێ، وتیان ئێمە دێین، بەڵام دەبێ پێشوەختە ئیتیفاق بکەین لەسەر شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان. زۆر باشە. دەبێ هاوبەشی ڕاستەقی نەبین. لێ لەکەوانەیە بدە بە برای خۆت بە باسی یەکێتی نەکەین، باسی ئەو لایەنانە بکەین کە پێشووتر ڕایانگەیان کە دەبن بە ئۆپۆزیسیۆن لەم کابینەیە. باشە، ئەوانە هەمووی لە ساتەوەختی بانگەشەی هەڵبژاردن مەسرەفیان کردووە، خەرجیان کردووە، کۆمەڵێک دروشمیان هەبووە بەرەو گۆڕانکاری، بەرەو حکوومەتێکی باشتر. ئەی بۆ ئەوانە نهاتنە پێش، بۆ دەبن بە ئۆپۆزیسیۆن لە نەتیجەدا؟ بۆ کارەکەی چییە؟ ئەنی کاکسەین ئەم پێم باشە لەسەر خاڵی ئیجابیەکان، ئەو خاڵانەی کۆمان دەکاتەوە لەسەر ئەو خاڵانە قسە بکەین. من ناڵێم ئۆپۆزیسیۆن بوون شتێکی تەندروست نییە، زۆر تەندروستە، بەڵام مشارەکەکردنیش لە پێکهێنانی حکوومەت ئەویش تەندروستە. خۆزگا و بڕیاریان نەدا بە ئەگەر هەمووشیان نا هەندێکیان. طبعی ئەگەر سەرەتا بەبیرت بێ بەر لە هەڵبژاردن گوتیان ئەمەیان دەبێتە پاکترین هەڵبژاردن لە هەرێمی کوردستان. ڕاست. دواتر دەرەنجامی هەڵبژاردنەکە بە دڵیان نەبوو، یەکسەر تانەیان لە هەڵبژاردن و بابەتی جۆرا و جۆر باس کرا و ڕازی نەبوون لە دەرەنجامی هەڵبژاردن بە نسبەت خۆیان، وایان بە پەسەندزانی ئۆپۆزیسیۆن هەڵبژێنن، بەڵکو ئۆپۆزیسیۆن ببێتە خیتایەک بۆ سەبەبی بەشدار نەبوونیان. هەرچەندە من نازانم لە دنیای سیاست لە وڵاتانی پێشکەوتوو ئەوانەی لە دیموکراسی ئەزمونیەکی زۆریان هەیە، تا هەتایە ئۆپۆزیسیۆن بوون چ سوودێکی هەیە بۆ هەر لایەنێکی سیاسی. ئۆپۆزیسیۆنی کە جەناوت باس دەکەی لەم وڵاتە تەندروست بووە،
لە ڕابردووە تا ئێستا تەندروست بووە؟ بەتاکید منیش ئەوەت پێ دەڵێم بەڵام ئێستا ئێمە وڵاتێکمان هەیە کە کوردستانە ئی هەمووانە و هەمووشمان تیایدا بەشین و ئەرکمانەیە و مافمانەیە. زۆر باشە. یەکێتی نیشتیمانی کوردستان زێدەتر لە ساڵێک و مانجێکە پرۆسەی هەڵبژاردن بە کۆتا هاتوو بۆتە هێزی دووەم لە کوردستان. بۆچی نهاتە پێش بۆ پێکەنانی کابینەی دێم لە بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق خولی شەشەم بینیمان شانازیان بەوە دەکرد کە تاوەکو ئێستا ڕێگرن لەوەی کە حکوومەتی کوردستان پێک بێنرێ بۆ نایەنە پێش مامۆستا قسەکەی خۆم تەواوکە فەرموو. ئەوان گوتیان باز پێش وەختەیە ئێمە لەسەر شێوازی حکومڕانی بگەینە ئیتیفاق دوای چەند مانجێک بەیەکەوە دوای دانوستانێکی دوور و درێژ و جددی لەلایەن هەردوو لاوە گەیشتە مسوەدەیەک و ئیمزایان کرد بەڵێ ئەوان هیچ کێشەیان نییە لە شێوازی حکومڕانی لە کوردستان و مەبەستیانە بنە هاوبەشی ڕاستەقینە پێشەوەشی ڕاستەقین نەبوو بەتاکید من مەبەستم ئەوەی لای وان بوو ینی ئەو قسەیان دەکرد ئەگەر ناتوو سەرۆک وەزیران ئی پارتی بێ و جێگری سەرۆک وەزیران هی تۆ بێ و ژمارەی وەزارەتەکان لە یەک نێزیک بێ و چەند وەزارەتی سیاسی باش ئەدی هاوبەشی ڕاستەقینە ینی چی ینی چ وەزیرێکەیە لەسەر با بڵێین لایەنی یەکێتی نیشتیمانی بێ نەیتوانیە ئیشی وەزارەتەکەی خۆی بەبێت تەدەخولی پارتی بەڕێوەبات ینی توانێ مەسەن تەدەخولی پارتی لە وەزارەتەکەی یا تەدەخولی جەنابی سەرۆک وەزیران لە وەزارەتەکەیان بە خوانەخواستە لە ڕوانگەیەکی حزبیەوە ئەو کات دەیانگوت ئەوەی لای ئێمە گرنگ نییە پۆستە بەڵام کە ئەوە تەواو بوو هاتنە سەر پۆستەکان سەقفی داواکاریەکەیان بەرزیان کردەوە نەک زیاتر بوو ینی زۆر زیاتر بوو لە ئیستیحقاقی ئینتیخابی لەوانەیە خەڵکێک بپرسی بڵێ کاکە کورد با یەک بی و یەک ڕیز بی و سقەی دیەگەر مەسەلەن پارتی مرونەت بکە نەرمی تەنازول بکە من لێرە دەپرسم ئێمە دەمانەوێ وڵاتی خۆمان بنیاد بنین دروستی بکەین بە پرۆسەیەکی دیموکراسی ئەگەر ئیمانمان بە دیموکراسیت ئەگەر ئیمانمان بەوەیە کە هەمومان وەکو یەک بەبێ ئیستیحقاقی ئینتیخابی حکوومەت پێک بینین باشە بۆ خۆمان مادی دەکەین و هەڵبژاردن ئەنجام دەدەین و دروشم و پرۆپاگاندەی هەڵبژاردن و بانگەشە ینی لێرە دەبێ ئێمە ڕێز لە دەنجی لایەنگرانی خۆمان بگرین بەسەراحەت بۆیە کە ینی ئەو سەقفە بە شێوەیەک بەرزکراوە تو ناکرێ ئێستا ینی من با دەورەکە عکسکەمەوە ینی ئەگەر برایانی یەکێتی سلووسیە کورسیان هێنابە وە پارتی بەقەدوان 20 کورسی هێنابە ئەو مرونەتەی پارتی لە بۆ یەکێتی هەبوو یەکێتی لە بۆ پارتی دەیبوو جامیژە تۆ بچم بە دڵنیایەوە دەڵێم نەخێر زۆر باش من بچمە لای گەنجانە بۆیە لەگەڵەوەش ئەگەر دەورەکە بگۆڕیەوە ئێمە وەکو پارتی هیچ گلەیمان لێیان نەدەبوو لەبرەوەی هەڵبژاردنمان کردەوە و ئیستیحقاقی وان دیارە و ئیستیحقاقی ئێمە دیارە زاید ناقص یەک دوو ینی لە هەموو دنیا حتا لە دنیای زانستیش تو کە شتێک دروست دەکەی لە ڕووی زانستیەوە زاید ناقص پۆینت ئۆ دوو شتێکی ئاساییە لە زمنی ڕێنجە بەڵام لەوە زیاتر ئەم کواڵیتی ئەو کەلوپەلەی دروستی دەکەی دادەبەزی ینی لە سیاسەتیش ینی ئەو کاتە پرۆسەی دیموکراسی و هەڵبژاردن هیچ مانایەکی دەستخۆش مامۆستا ئەحمەد دەچمە لایەوە گەنجانە دێم لای ئێوەش دێم لای هەردووکتان بەڕێزان کاکازم لێرەیە کاکازم لەوانەیە
خەڵکی کوردستان دەیناسێ بە حکمیەوەی بەداخەوە برای 3 شەهیدی نازارە لە گوندی خدرجیجە کە 4 ساڵ لەوە پێش لە ئەنجامی هێرشی تیرۆریستی داعش براکانی شەهید و شەڕی زۆریان کرد، بەرگری زۆریان کرد. تەنانەت پێم وابێ جەنابی سەرۆک وەزیرانیش چوو سەردانیان کردن و داوای باوەشەکەت کرد لە باوەشی لە ئامێزی گرتی. کەرم کە چیت هەیە چ پرسیارێک هەیە چت هەیە بۆ مامۆستا ئەحمەد بۆ ئەو دۆخی ئێستا وەکو گەنجە کەرم کە بنەماڵەکەی من لە یەک شەودا 3 شەهیدماندا هەرسێک برای من بوون بەداخەوە. ئەو شەهیدانە لە بۆ کوردستان و پێکهێنانی یان لۆ حکوومەتێک بوون کەوا ئێستا لەو کاتەدا هەتا وەکو ئێستا حکوومەت پێک نهاتووە. لێرەدا مافی شەهیدان یاخود مافی ئێمە بەکوێ دەگاتن کە وەکو تاکو ئێستا حکوومەت پێک نهاتووە. دەستخۆش دیارە مەبەستی جەنابیان لەوەیە کە ئەوانە قوربانیاندا بۆ وڵاتە لەسەر پێ بوەستێ حکوومەتی خۆمان بێ، حکوومەتی کوردی بێ، کە ئێستا حکوومەتێک پێک نهاتوە تاوەکو ئێستا دوای ساڵێک زیاتر. ئەی باشە قوربانیدان و یعنی خوێن بەخشینی ئەم شەهیدانە و ئەو نەوع کەسانی کە لەناو کۆمەلگەی ئێمەیە بەکوێ دەگا مامۆستا ئەحمەد؟ حتمان ڕێزگرتن لە قوربانی کورد وە گەلی کوردستان ئەوارکێکی نیشتیمانی و نەتەوەییە. بۆ نمونە کاک کازم باسی ئەوەی کرد ئێک خانەوادە 3 برا شەهید، هەرچەندە نمونەی کاک کازم لە کوردستان زۆرە دایکە شەهیدێ دوای شەهید بوونی چەند کوڕی هێشتا بۆ هەڵوێستی دەبڕێت بۆ شەهید بوونی ئەوانی تریش هەروە خانەوادەی کاک کازمیش. بەڕاستی کاک سەهین ئێمە لایەنە سیاسیەکان هەتا چۆنیەتی بیرکردنەوەی خۆمان نەگۆڕین، خۆمان ئامادە نەکەین بۆ پرۆسەی دیموکراسی و تەقەبولکردنی یەکتر و تەقەبولکردنی هەڵبژاردنەکان. تەنها وابزانین کە ئەو کوردستانە بەس ئەمەی تێدایە و خەڵکی تر مافی نییە لە وڵاتە هاو بەشمان بێ. تەسەور دەکەم ئەوە خەلەلی گەورە دروست دەکات و دوامان دەخات. یعنی ئەگەر ڕاستی دەوێت وەکو وڵاتانی پێشکەوت بە پێی ئەو یاسایی کە لە پەرلەمانەیە کە پەرلەمانێک خۆمان هەڵمان بژاردیە خۆمان لەوێ بڕیارمان داوە، تەسەور دەکەم خۆی وایە ڕاستە لەو سەردەما چێ قبول نێ مامۆستا؟ ینی مەبەست کە ئێوە حزبی یەکەمن لایەنەکان پێیان قبول ناکرێت کە واقعەکە وایە. یعنی جارێ بنێشتە خۆشەی سەردەمی ئەوانەی کە کورسی بەدەستنانن یا کەم بەدەستێنن یەکسەر دێنتانە لە هەڵبژاردن بەوەی کە تەزویرە. ئەری بێزەحمەت تەواو نەبوو لە بەرچی پێش هەڵبژاردن ئیدعایەوە دەکرێت کە ئەو هەڵبژاردنە پاک و خاوێنە و لەبەرەوەی کۆمسیۆنی عێراقی پێی هەڵدەستێ و لایەنی ئەلکترۆنی کەسی دوای هەڵبژاردن بە شێوازێکی تر باس لە پرۆسی هەڵبژاردن دەکرێت. ئەوە دوو استحقاقی انتخابی ڕێزی لێ بگیرێ، یعنی چکە ڕێزگرتن لەو پرۆسەیە ڕێزگرتنە لە قوربانیەکانیش، ڕێزگرتنە لە ئیمانی خۆمان لە بڕوای خۆمان بە پرۆسەی دیموکراسی. دەژێرنەوە لە زمانی کۆن خوددا نەناسەکان با بڵێن بتپەرستەکان ئەگە غەڵەت نەبن سەردەمی حەزرەتی ئیبراهیم بووە پێشەو بووە دوای ئەو دەڵێ خورما لە خورمایان دێنا خۆیان لێ دروست دەکرد کە برسی دەبوون خورماکەیان دەخوارد. تۆ هەمومان دەڵێن ئێمە دیموکراسین ئازادیمان دەوێت، دەمانوێت لە پرۆسەیەکی دیموکراسیدا ممارەسەی حەقی خۆمان بکەین و ممارەسەی ژیانی خۆمان بکەین. ئێوە پرۆسەی دیموکراسی و هەڵبژاردنمان کرد دەرەنجامی هەڵبژاردن، ئێستا دەتەوێت نەتیجەی هەڵبژاردن قبوڵ نەکەی.
ئەگەر نا بەڕای من ئەگەر وڵاتێک پێشکەوتوو بێ وەکو وڵاتانی پێشکەوتوو مەفروض وایە براوەی یەکەم ڕاستەوخۆ حکوومەت تەشکیل بکە ئەویش بە مەفهومی بە حەزبکردنی حکوومەت نە یعنی من یەکشت پارتی چی دەوێت کە کاتێک حکوومەتە پارتی ئەوە لێرە بوەستە مامۆستاژیان بە دەرفەت بدەمە گەنجەکان پرسیاری کە دەبکەن چکەوە ئیدی بەواقعی دێنێ ناو ناوەرۆژی بەرنامەکە کەرمکە دێمە لای توش سپاس بۆ دەرفەتە من عمر نزار قوتابی کۆلێژی یاسای زانکۆی سەلاحدین کۆلێژی یاسا بەڵێ سەرچاوان هاتی زۆر سپاس پرسیارەکەی من ئەوەیە لای هەمووان ڕوونە کە مەترسی هەیە لەسەر قەواری هەرێمی کوردستان بەگشتی و لەلایەن دەستی دەرەچیەوە و لە ئێستادا دەستی ناوخۆیش کار بۆ ئەم ئەجندەیە دەکاتن ئایا پارتی چۆن بەرەنگاری ئەم پلانانە دەبێتەوە زۆر سپاس وڵی پرسیارێک جوانە مامۆس یەکسەر وەڵامی دۆ فەرموو ڕووی وشیاری کۆمەلگا زۆر گرنگە بۆ ئەوەی زەمینە نەڕەخسێ بۆ دەستی دەرەکی بتوانێت ئامانجی خۆی تحقیق بکە ئەوە زۆر گرنگە ڕاستیەکانیش دیارە یان ئێستا خۆشبەختانە خەتای پارتیە چوارشەمەی ڕابردوو بە ڕۆکێت کۆرمۆریان بردومان کرد هەدەف لە بردومانکردنی کۆرمۆرس بوو لێدان لە ئابووری لە شێرخانی ئابووری لێدان لەو پرۆژە گەورەیەی ڕۆناچی دوو من گوێم لێبوو لە پەرلەمانتاری عێراقی خۆیان گوتیان ئێمە چۆن لێ دەگەڕێین لە کوردستان بگاتە ئاستێک ڕۆژانە 1 ملیار سێجا گاز بەرهەم بێنێ ینی باشکرا پێت دەڵێ ئێوە لای کۆمەلگای وشیار ڕوون و ئاشکرایە موچەت پێنادا بۆ ئەوەی بێ ئەرزشت بکە چۆن بەرەنگاری دەبێت پارتی چۆن بەرەنگاری بێت بە گوتنی ڕاستیەکان بۆ واقعی لە کوردستانەیە و بەڕازگۆیی و بەرنامەی پارتی بۆ بەرەنگار بوونەوە ینی فەرموو یەک لە خاڵە هەرە گرنگەکان ئەوەیە کە دنیای پێشکەوتوو ئەمڕۆ هەمویان لەسەر کۆرمۆر هاتونەتە جواب چێوای کردیە ئەو یەک لە بەرنامەکانی پارتی دیموکراتی کوردستانە و لە بەرنامەکانی خودی جەنابی کاک مەسرور بارزانیە وەکو سەرۆکی حکوومەت چکە بەڕاستی ئێمە دەمانەوێت حکوومەت بێ کاک حوسەین وەکو ئەوی باسم کرد پارتی دەیەوێت حکوومەتێکی تەکنۆقرات بی نەک هەموو وەزیرەکان بە بەرجی زەردەوە بچنە وەزارەت و بە تەحەزوبکردنی ئەو حکوومەتە نەخێر ئەوەی گرنگە لای پارتی لە کابینەی دا و نۆژ یەک وەکو ئەوەی جەنابی سەرۆک بارزانی فەرمووی یەک حکوومەت یەک پەرلەمان یەک هێزی پێشمەرگە یەک هەرێم ئەوە دیارترین و بەهێزترین خاڵی بەرنامەی پارتیە بۆ حکوومەت ئەوەکەی تر ئەو حکوومەتە تەکنۆقرات بێ خەڵکی زیرەک لەو حکوومەتەدا بێ لە وەزیرەوە بگرێت تا دەگاتە بەڕێوەبەری فەرمانگەیەک لە سەر ئاستی شار و شارۆچکە و قەزاکانیش لە بەرامبەر ئەوەشدا ئەوانەی کە دێنە حکوومەت بە بڕواوە بەرگری لە حکوومەت بکەن نەک بەش بن و لە حکوومەت دواتریش ئێوارە ببنەوە ئۆپۆزیۆن و قسە بەو حکوومەتە بڵێن ئێمە ئەو تەجروبە بەشماندەی کە خراپە خزمەتی نەخزمەتی ئەو لایەنە دەکا نەخزمەتی حکوومەت دەکا نەخزمەتی کوردستانیش دەکە خاڵی سێەم ژێرخانی ئابووری داهاتی کوردستان دەبێ بۆ کوردستان بێ لە ڕێگەی حکوومەتەوە بێت دوایە حکوومەت بە پێی
یاسا و ڕێسا و دەستور میزانەی شارەکان و پارێزیەکان شارە و شارۆزکە و لە پێناو بەرژەوەندی گشتی بێ لە ڕێگەی بەرژەوەندی گشتیەوە بەرژەوەندی تاژیش سودمان بێ لێ سودمەند بێ لێی یعنی ئەمە زانکۆ سێکتەرێکی گشتیە بەڵام لە هەمان کات بەرژەوەندی تاکە کەسیشی تێدایە دروست پەروەردەش وایە هیچ قوتابخانەیەک هیچ کۆلیژێک هیچ پەیمانگایەک نییە بەڵێ ئەندامێکی خێزان لەوێ دەبێت مامۆستا ئەحمەد لەبەرەوەی کات و کەمەوە با پرسیارش کرد لێوگەم هەر لەو قسانەی کە وەڵامی ئەو گەنجەت داوە دەگوترێ ئێوە لەگەڵ یەکێتی لەسەر ئەم ئەجێندایی کابینەی دێم ئەنگاوی باشتان بڕی بوو بەڵام کەهاتە سەر دابەشکردنی پۆستەکان تەشە نوزاتەکە لێوە دروست بوو دروستەوە باشە بۆ وەزارەتی ناوخۆ نادەم بە یەکێتی وەزارەتی پێشمەرگە ئەگەر لە وەزارەتی ناوخۆ گرنگتر نەبێ کەمتر بەتاکید وایە هێزی بەرگری کوردستان بەڵام بەرگری وڵات برایانی یەکێتیش دەزانن ئەمەش دەزانین خەڵکی کوردستانیش دەزانین لەو دۆخەی ئێستا وا دەخوازێت وەزارەتی ناوخۆ لای پارتی دیموکراتی کوردستان بێت نقطە پرسیارەکەوە ئەجێندای دەرە چییە ئەوە دەجوڵێنێ نایڵێ ڕێککەون لەسەر ئەو وەزارەت و لەسەر ئەو پۆستا دەبری هەیە کاکسین من دەیڵێمەوە بۆ مێژوش بەتاکید ئەجێندای دەرەچیە بەڵام ئەگەر لە ناوەخۆ فاکتەری جێبەجێکردنی ئەجێندای دەرەچی نەبێت ئەوانەوەی هەزیانەیە بتوانن لە ناوەخۆ کێشەمان بۆ دروست بکەن یعنی کێشەکە خۆمانین ئێمە بۆ بەسگلەیی لەوە بکەین کە ئەجێندای دەرەچێ بۆ گلەی لە خۆمان ناکەین کە ئەجێندای دەرەچی شێ جێبەجێی دەکات لە ناوە خۆمان ئەو منم زەنابتی یەکی ترە بەداخەوە ینی خۆ مەرز نییە ئێستا بین بڵێنەوە وەکو دوو حزب بەرامبەر یەک لەوانەیە من پارتی بم بەڵام کردەوەکانم جێبەجێکردنی بەرنامە هەست نەکردنم بە مەسئولیت کە پارتی دەوری مەسئولیەتی پێدایمە لە خزمەتی بەرژەوەندی دەرەچی ینی من ئەو شێوەیە شتێکە قسە دەکەم ئێمە واقعی بین ئێمە با تەجروبەی هەندێنێتەوە دووبارە نەکەینەوە هەرچی دەبێت دەڵێ باسی ئیمپریالی و زایۆن و سایۆنەت و کاکە تۆ ئەگەر خۆت بە نیشتیمان پەروەردادنەی کێشەکان خۆتان چارەسەرکەن گەشتە بە بیرکردنەوەتان بکەن ئرتیقا بە نەوعەتی تەفکیر و عەقڵتان بکەن با پێکەوە لەو وڵاتە بژین کە شانازی بە پێیەکەوە ژیان بکات شانازی بە پێکەوە ژیان دەکەین ئەوەکەی تر من داواکارم لە خۆمان و لە هەموو میدیاکار و هەموو ڕاگەیانەکان هەمومان هاوکار بین زەمینە خۆش بکەین بۆ ئەوەی پارتی و یەکێتی بتوانن حکوومەت بەیەکەوە پێک بێنن بێ لە پارتی و یەکێتی هەر لایەنێک دەیەوێ بەشداری لەو کابینەیە بکە بابێ بەخێر هەر لەسەر ئەو پرسە لە کابینەی نوێجێمان لە هەندێک وەزیری یەکێتی و وەزیری گۆڕان بوو دەیانگوت سەرۆک وەزیران مامەڵەی زۆر باشوە لەگەڵمان تەنانەت مامەڵەی هێندە باشوە لەگەڵمان لە وەزیرەکانی پارتی زیاتر باشتر بووە باشە ئەگەر ئەو حەقیقەتە هەیە بۆچی نایەنە پێش حقیقەتە بۆ ئێستا نایەنە پێش من وەزیری برادری خۆم هەیە یان بۆ تاکید لە قسە ئەو قسەی لای جنابتە لای منیشیان کردی ئەدی بۆ نایەنەوە پێش ئێستا بۆ نایەنە ینی گوتم تەسەوڕێک هەبوو لای برایانی یەکێتی بنوای بۆ دەچم هەرچەندە نامێت لە شوێنیوان قسە بکەم وایان تەسەوڕ دەکرد ئەگەر بتوانن پێکهێنانی کابینەی دیەم دوا بخەن بۆ دوای هەڵبژاردننی عێراق دەنجی زۆر دەنجی زیاد دەکرد کەسی نەتیجەکە واش نەبوو ئێستاوا هەڵبژاردنیشتەوە ئەوە یەک دوو پێویستە ئێمە و یەکێتی و هەموو لایەنەکان بۆی بەکردار نەک بە ئومنیات نەک بە لایەنی تیۆری باس لە یەک بوون و یەک ڕیزی بکەن بۆی بەکردار ئەو یەک بوو نابێ پاکێجی عێراق لەگە پاکێجی کوردستان تێکەڵ نەکەین هەموو شتە قابلی قسەکردنە بەڵام نەیکەین بڵێن من لە هەرێم ئەو پۆستە بۆ تو لە عێراق ئەوە باش نییە نەتیجەشی باش نییە و نامورتاحی دروست دەکات سی چرکەت دەدەمێت دوامین پەیامت بۆ پێکهێنانی کابینەی دێمەک و سەرکردەیەکی پارتی چی بەحس بەکانی کە دەڵێ کەرم بکە ئەو وڵاتەی هەمومانە بە تەنیایی پارتی دیموکراتی کوردستان نییە
ئەو ئەرکەی لەسەر شانی پارتیە لە سەهم و حیزبەکانە ئەو ماف و دەستکەوتانەی بۆ پارتی هەیە بۆ ئەوانی تریش هەیە بۆیە هیوا دەخوازم ومێد دەکەم دەستکەوتەکانی حکوومەت کەم نەکەنەوە لەبەرەوەی لەسەر دەستی پارتی دیموکراتی کوردستان بەدەسات. سپاس بۆ مامۆستا ئەحمەدکانی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی دیموکراتی کوردستان و هاوکات سەرۆکی بەشی دیراسات و پێگەیاندن. سپاس بۆ ئێوەی هێژاش کە میوانمان بوون و تەشریفتان هێنا. سپاس بۆ بینەران کە تاوگەستا لەگەڵمان بوون. هەمیشەتان شاد.